جۆگرانی خۆشەویست لە ڕادیۆ هەڵپشتی و درێژەی بەواسطەی تەوەرەکەمان تەوەری بەهەڵسەنگانی ڕووداوەکان و خەپشاندنە ناڕەزایەتەکانی خەڵکی کوردستانین بەڕێز شەماڵ عەلیمان لەگەڵا پاش کۆمەڵە پرسیارکە من ئاڕاستەیەکەم ژمارە تەلەفۆنی 0 کراوەتەوە. کاک شەماڵ ئەم کاتتان باش؟ ئەم کاتی خۆتان باش، سڵام هەیە بۆ خۆتان و بۆ هاوکارانتان و جۆگرانتان. سپاس. قسە زۆر لە دەستکەوتە کرێ بەڕێوە ئەو بزوتنەوەی کە لە کوردستان گوزەرە دەستکەوتەکانی چی بوون؟ ینی پێشتر لەگەڵ کاک فاروق باسم کرد هەندێک خاڵی باس کرد کە کولتورێکی تازە بوو، خۆڕسکانە بوو، داواکاری هاتە پێشەوە، سەرەتای قۆناغێکی نوێیە. بەڕێوە دەستکەوتەکان چین؟ بەڕای منەوەی کە باسەکرێت لەسەر ئەمانە خصوصیاتن ئەوەی کە کەلتوریکی تازەی هەبووە یەک تۆز دەنگ هەڵبڕا؟ بەڵێ من پێم وایە ئەمەی کە باسەکرێت بابەت کولتوری تازەوە باش ێستا دەنگم؟ ئاسە باشە. باش. ئەمەی کە باسەکرێت سەبارەت بە کولتوری تازە یاخود ئەوەی کە من زیاتریش لە کەلتور ئەوەی تیابینمەوە کە وەهمێکە 20 ساڵی ڕابردوو بە دەسەڵاتی کوردایەتی بوو، بە دەسەڵاتی حیزبە کوردیەکان و کە ئەمە دەسەڵاتی خۆمانە لەم جوڵانەوەیان نیشان کرا کە ئەم وەهمە کۆتایی هاتووە، یعنی خەڵک ئەم وەهمەی تەواو بوو. بەڵام ئەمە من بە خصوصیاتی ئەم جوڵانەوەی ئەزانم، بە هۆکاری جوڵانەوەکەشی بزانی، بە خاڵی بەهێزی جوڵانەوەکەی بزانی، بەڵام دەستکەوت نییە. من دەستکەوت ناتوانم، چونکە تۆ ناکرێت لە ڕوانگەی کەسێکەوە کە ڕۆشنبیرە خەریکە لێکدانەوەکە لە ڕوانگەی ئەمەوە کە باسی کللتورەکە یاخود لە ڕوانگەی منێکەوە کە کۆمونیستم پێم وایە خەڵک وەهمێکی هەیە لەم وەهمە ڕزگاری بێ شتێکی باشە لەم چوارچێوەیە تۆ دەستکەوت ببینیتەوە. ئەم جوڵانەوەی جەماوەر بووە، ئەگەر سەرنجام شتێکی خستبێتە سەر خەرمانی جەماوە، شتێکی خستبێتە ژیرفانی جەماوەرەوە، شتێکی خستبێتە سەر حیسیەت و کەرامەتێک و جێگا شوێنێکە جەماوەر هەیەی لەناو کۆمەلگا لە بەرامبەر دەسەڵاتە. من لە مەساری یا لە نهایەتی ئەم جوڵانەوەیە بەڕاستی بە بەرجەستەی ئەمە نابینم. یعنی تۆ نە یاسایەکی تازە ئەبینی کە تەشریع کرابێ، نە بۆ نمونە دیاریکردنی لانی کەمی کرێ، دیاریکردنی لانی زۆری کرێ، یاخود دیاریکردنی سەعاتی کار، یان بۆ نمونە کۆتایی هاتن بە بێکاری، یاخود شتێکی لەم بابەتانە لەمەوە بەڵێنێکی ڕۆشنیش لەلایەن دەسەڵاتەوە کە ئەم خۆ پیشاندانە تەواو بکەن، ئەم بەڵێنەتان پێ ئەدەم ئەمانە جێبەجێکەوە، ئەمەش نابینی. کۆمەڵی خەڵک لەسەر جادە بە ڕۆژی ڕووناک خەڵکیان کوشت و فلیمیان هەیە، ڕەسمیان هەیە، ناسراون، هەموو کەس دەزانێکێن کەسێکیان گیراوە لە زیندانە، بەڵام باقیەکەی تریان ئازادن. ئەوەش کە گیراوە وەک باسەکەن تاوانباری ڕاستەوخۆ نییە، کەسی تر کە تەقەی کردو ڕەسمی هێوانە دەسەڵات یا بەشێک لە دەسەڵات کە پارتێ تەسلیمی ناکە. لە حاڵەتێکی وایە تۆ ناتوانانی باز لەوە بکەیت کە ئەم جوڵانەوەیە دەستکەوتێکی بەرجەستە و ملموسی هەبووە. من پێم وایە ئەم شتانە ئەتوانین وەکو خاڵی بەهێزی ئەم جوڵانەوەی قسەی لێ بکەین کە من زۆر بە ئەرزشەلام، زۆر بە نرخەلام و پێم وایە سەکۆیەک ئەتوانی شتی تری لەسەر بیناکەی. بەڵام بۆ نمونە کۆتایی هاتن بە وەهمین بە ئەوهام بەرامبەر بە ناسیۆنالیزم، من ئەو لەحزەیە کە بینیم بەرگیرایە لقی چواری پارتی لەلایەن خەڵکەوە، ئەوە کەسێک نەبوو، هێزێک نەبوو پاڵیان پێوە بنێ لە چوارچێوەی شەڕی داخلیا بڵێن بەد بگنە پارتی، لە چوارچێوەی جوڵانەوەی کوتوڕەیەکی خەڵکە ئەم کارەکرا. ئەو لەحزەیە زانیم کە ئەم وەهمە کۆتایی هاتووە. یعنی پێم وایە کۆتایی هاتنی وەهم بە ناسیۆنالیزمی کورد زمینەی هاتنە مەیدانی ئەم جوڵانەوەی بۆ نەک دەستکەوتێک لە دەستکەوتەکانی. بەس ئینسان ئێمە قامەی ڕاستترە بێتەوە هەڵەسێ سیقە بەخۆی پێیاکە پێ دوانیە دەرەنجامی نەوعێک لەم خۆشانەوە بوو. یعنی لە 62 ڕۆژەکەیە ئەمەد ئەبینی، لە 62 ڕۆژەکەیە ئەمەد ئەبینی، بەڵام سەرنجام ئێستا چی لێ بەدی هاتووە. من پێم وایە ئەم جوڵانەوەیە ئەبێ ڕۆشن بین لەگەڵ خۆمانەوە، بێ واقعی باسی بکەین. ئەم جوڵانەوەیە نوشستی هێناوە، من ناڵێم شکستی هێناوە، بەڵام نوشستی هێناوە، یعنی باشەکشەی کردووە. یعنی لە لەحزەیەکە لە مەسیرێکە کە چۆتە پێشەوە پێی هەڵکەوتووە، بە چۆکە هاتووە، هەڵەسێتەوە، حتمەن هەڵەسێتەوە، وانە بە شکست بێنێت و کۆتایی هاتبێ. بەڵام من پێم وابێ نوشستی هێناوە، دابنیشین دەرس و تەجروبە لەم نوشستە وەربگرین، لەم پاشەکشەیە وەربگرین. ئەگەرنا من ڕاستەکەی خەڵک قامەتی بەرز کردەوە، نیشانیدا کە هێزی یەکگرتووی هەیە دێنێتە مەیدان لە بەرامبەر ئەم ئەحزابانەیە. 62 ڕۆژ کە بێپێشینەیە بەڕاستی لە ناوچەکەی هەشتیوار ڕووی نەیەوە، 62 ڕۆژ لەسەر جادەمایەوە، بەڵام سەرنجام بەم 62 ڕۆژ لەسەر جادەمانەوەیە سادەترین خواستی خۆی بۆ جێبەجێ نەکرا و پاشەکشەی پێکرا و پاشەکشەی پێکراوە چووە ماڵەوە و ئێستا ڕاستە تووڕێیەکە لایەزال ماوە،
مەیدانی ئازادی سەرای ئازادی لەناو هەموو ماڵێکایە بەڵام بەداخەوە لەناو ماڵەکانایە نایەتە سەر شەقام و هێزێکی یەکگرت و منسەجیم و مصەمەم لەسەرەوەی کە خەبات بەرەو پێش بەرێتەوە ئەوانە لە هیچ شوێنێکە بە بەرجەستەیی نابینی نەڕێکخراوێکی جەماوەری بەو جۆرە لەم حرەکەتە هاتۆتە دەرەوە پێک هاتووە کە ڕیزەکانی خەڵکی یەخست بێ نە حیزبێک مەسەلەن کە بتوانێت پێشڕەوایەتی جوڵان و شۆڕژێڕانەی ئەم خەڵکە کاتوانێتی پەرە بە تەنزیمات و تەشکیلاتەکانی خۆی بە جێکەوتەتر بێ خەڵکی ڕێکخراوتر بێ هیچ کام لەمانە ڕووی ناوە لە ئەنجامی ئەم جوڵانە لەبەرەوە من پێم وایە ئەمە هاتنە دەرەوەی خەڵک و ئەم یەکگرتنە بۆ خۆی مەزهەرێک و قوتێکی زۆر دەورەی ئەم جوڵانەوەی نیشاندا بەڵام جلوبارە ئەمە مەزهەرێکی ئەم جوڵانەوەیە نەک دەستکەوتێک لە دەستکەوتەکە خاڵە لاوازەکانی چین بەڕێی تۆ خاڵە لاوازانەی چی بوون کە وای کرد بەم ڕۆژە بگا و نشست بێنێ من یەکەم شت ئەو خاڵە لاوازە بەوە ئەبیرم ئەم جوڵانەوەیە ئەساسەن کە هاتوتە مەیدان لەگەڵ ئەوەشا کە حرەکەیەکی زۆر دلێرانی خەڵک بووە یەکگرتووی نیشاندا و شتانی کە باسمان کرد و خاڵە بەهێزانەمان لەبەرچاوە بەڵام ئوفوقێک ئاسوویە کە بەسەر ئەم جوڵانەوەی ئازاڵ بوو لە ئەوەڵین ڕۆژەوە ئاسوویشی پاسیفیستی بوو پاسیفیستی بە چ مانایە بە مانای ئەوەی کە جەماوەر هاتۆتە مەیدان بەڵام چاوەڕوانە هێزی تر ئاڵوگۆڕی بۆ بکەن و خۆی هاتۆتە مەیدان بەڵام چاوەڕوانە کەسی تر بڕەوە لە جێگەی ئەو دەسەڵات بگرێت و دەسەڵات لەمانە بسێنێتەوە ئەو خەڵکی کە هاتۆتە مەیدان لەوەیە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی وەکو قسەکەری خۆی لانی کە مەگەر نەڵێن نوێنەری هەموو ئینەکانی قسەکەری خۆی نوێنەری خواستەکانی خۆی لەوێ قبول کرد و ڕسمیەتی پێداوە و 62 ڕۆژ لە پشتی وەستاوە ئەمە ئەنجومەنە هیچ وەزیفەیەک بۆ ئەوەی کە بڕوە چمشێک لە دەسەڵات لەم هێزەی کە حاکمە بسێنێ ئەمە لە زەینێتی خۆیان دانانێ و کاتێکیش پرۆژە پێشکەشەکە و ئەوانە پرۆژەکەیە بەشێکی تری دەسەڵاتی مەوجود ئەکا بە مەسئولی دروستکردنی چاکسازی لە هەمان دەسەڵاتە کە بە بڕوای من ئەمە مەدیونە یا قەرزارە یاخود لەسەر زەمینەی خۆشباوەڕیەک یا تەسویرێکی پاسیفیستانە لەسەر حرەکەتی خەڵک بنیادنراوە تۆ ببینە لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ئێمە هەرچی ڕۆشنبیری ئێمە هەبووە باسی لە مەسایلی دەسەڵات و جەماوەر و خەڵکوەرجارێت دوو قوتبێک دروست کراوە دەسەڵات و خەڵک کە ئەم دوو قوتبیەت دایمە وەکو بڵێ شتێکی میتافیزیکین وەکو بڵێ شتێکن هەمیشە بوون و سەرمەدین و ئەبەدین و ئەزەلیشن یعنی هیچ کاتێک ئەمە ئاڵوگۆڕی پێ نایە لەلایەک تۆ دەسەڵاتت هەیە لەلایەک خەڵکت هەیە خەڵک کاری چییە خەڵک کاری ئەوەیە گوشار بێنێ بۆ دەسەڵات مەبەستم ئەوەیە ئەم ڕۆشنبیری ئەم ئاسۆیە ئەم ئوفوقە لەناو خەڵکە ڕەواجی پیا کردووە ئەم خەڵکە بێت دەسەڵات بێنێ بۆ گوشار بێنێ بۆ دەسەڵات گوشار بێنێ بۆ دەسەڵات کە خۆی بگۆڕێ نەک ئەوەی ئەم خەڵکە وەزیفەیەتی کە خۆی ڕێخات و خۆی کۆکاتەوە و هێزەکانی خۆی مستەجیم کا بڕوا دەسەڵات لەمانە بسێنێ هەمیشە لەم تەسویرەیە ئەم حرەکەیە و ئەمە بەڕاستی ڕەنگی دایەوە لەم جوڵانەوەیە یعنی ئەم جوڵانەوەیە لە چوارچێوەی ئەم وەهمەیە هاتە مەیدان کە خەڵک هاتووە گوشار دێنێ خواستی هەیە مطالباتی هەیە ئەو کاتەش کە شەرعیترین پێک هاتەی لە خۆی دروست کردووە چونکە من پێم وایە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی و برادرانە کە خۆشیان دروست کردووە دروستیان کردووە نرخیان بەباشی نەزانی ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی شەرعیترین دام و دەستگا بوو لە کوردستانە دروست کرا پێک هات شەرعیترین شت بوو چونکە خەڵک هاتبوو پێچیە نابوو دروستی کردو لە دەوری کۆبوو بۆ بەقسەیە کرد بەڵام کاتێک ئەمەش هەیە ئەمە ئەو جورئەتە بە خۆی نادا بڵێ دەی باشە چمشێک لە دەسەڵاتم بەرێ من لەمە دووە ئەنجومەنی بەڕێوەبردننی شاری سلێمانیم من لەمە دووە شاری سلێمانی بەڕێوە بم پۆلیس ئاسایش دام و دەستگاکانی دەوڵەت هەموو وەرن ئەمر لە من وەرگن دەستور لە من وەرگن من نوێنەری ئەم خەڵکەم لێرەیە کۆبەتەوە نوێنەری خەڵکی شاری سلێمانیم ئەمەی نەکرد بۆ واقعی ئەمە نیشانی دا کە بوو خۆی بۆ هاتبووە مەیدان کە گوشار بێنێ هاوار بکە وە کەسێکی تر بڕوا ئەمە ئاڵوگۆڕانی لە جاتی ئەو بکە لە دوای هەڵوەشانەوەی ئەنجومەنی سەرای ئازادی و تەسەورێکی وە هەبوو کە تا ئێستا شقام کردوێتی و لەمە دوای ئێمە ئەم جومەنە هەڵە پەسێرین و ئێنە دەست بزوتنەوە سیاسەکان جێبەجێکەن پێت وایە هەرە ئاسۆیە نەبوو کە گۆڕان بەسەرە بزوتنەوە هەیبوو ئەزانی چۆنە گۆڕان وەکو حیزب من تۆزێ ئەمەم پێ دروست نییە ئێمە ئەم کارانی کە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی کردوێتی بیدەینە پاڵ گۆڕان نەک لە بەرخاستیەوەی کە من پێم وایە نە شەفاعەت بۆ گۆڕانەکەم نە شەفاعەتیش بۆ ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی یەکەم بەڵام من پێم وایە تحلیل و ڕخنەی ئێمە لە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی و لە گۆڕان خۆشی ئەبێت تحلیل و ڕخنەیەکی سیاسی بێ ڕخنەیەکی بنەمایی و بنەڕەتی بێ باز لە پیلانجێڕان و لە پشتەوە کارکردن و بۆ نمونە چۆن بڵێم کاریگەری دانان بە شێوازی جۆر بە جۆر لەسەر حرەکەتی خەڵکو ئەمانە نییە قسە لەسەر ئوفوقە ئاسوویە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی ئەگەر گۆڕانیش
ئەو کاری پێ نەکردایە ئەگەر گۆڕانیش ئەمەی بەسەرا فەرز نەکرد بێ بۆ خۆی ئەیکرد مەبەستمەوەیە کە من پێم وانییە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی لەسەرەوە ڕخنەی لێ ناژیرێ کە بە قسەی ئۆپۆزیسیۆنی کردووە لەسەر ئەو ئاسۆ و فوقە ڕخنەی لێ ئەژیرێ کە زەمینەی داوە بە ئۆپۆزیسیۆن کاریگەری لەسەردا بنێ ئۆپۆزیسیۆنێک کە هیچ ئاڵوگۆڕێکی بەواقعی غەیری شکلی و ئەوانەی لە دەسەڵاتی ئەمڕۆیان ناوێ ئەو زەمینەیە کە وای کردووە ئۆپۆزیسیۆن باشترین چالاکی ئەم جوڵانەوە بێ ئەو زەمینەیە ئەبێ جێگەی ئینتیقاد بێ ئەو ئوفقە ئەبێ جێگەی ئینتیقاد بێ نەک ئەوەی کە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی لە بنەوە لەگەڵ گۆڕانە ڕێکەوتووە لەگەڵ ئۆپۆزیسیۆنان ڕێکەوتوو ئەمانە من تۆزێک ئەمەم پێ دروست نییە و لەباری سیاسیەوە من بە هەڵەیە زانم باسەکە لە باسی ئەخلاقی نییە لەباری سیاسیەوە من ئەم ڕخنەیە و ئەم شێوازە لە ڕخنەگرتن بە نادروستە زانم کەسێک پێی وایە کە ئەم هێزە بە هێزی چەکداری سەرکوت کرا من پێشووترم پرسیارم لە فاروق ڕەفیق کرد ئێمە لەو دیوەوە هەر لە چەند سەد کیلۆمەترێک لە سلێمانیەوە سووریا بە گەورەترین بە دڕندەترین دەستگای سەرکوتۆ بەرامبەر خەڵک وەستا و خەڵکی لە شەقام نەچۆتە دەر پێت وایە چەندێک ئیدعای سەرکوتکردنی بزوتنەوە جەماوەریەکەی کوردستان بە چەک دروستە سەیریکە ئەگەر ئێستا لێرە قسێ بکەین لەسەر ئەم سەرکوتکردنە بە هیچ جۆرێک نابێ والێک بدرێتەوە کە ئەمە بە معنایەک لە معناکان کەمکردنەوەیە لە دڕندەی و لە فاشیست بوونی ئەم هێزەکە لە کوردستانە حکومەکان هێزێکی فاشستە ئەم دەسەڵاتە لەوێ دەسەڵاتێکی فاشستە و بە هێزی چەک ئامادەیە تاوان بەڕێبخە ئامادەیە کوردستان کا بە لیبیایەکی تر و بەڕاستی لە قسەکردنیان لە دەموچاویان لە تەسریحاتەکانیان لەسەر تەلەڤیزیۆنەوە ئیحساس دەکرد ئەمانە لیشیان ئەڕژێ بۆی کە کوردستان بکەن بە لیبیا کوردستان داغان کەن کوردستان وێران کەن ئەوەی هاتۆتە مەیدان ڕۆژێ لە ڕۆژان قسەیەکی جۆرێکی بەرامبەر بەوان کردووە هەمویان قەتڵ عام کەن و ئەوانە یعنی ئەمە بەڕۆشنی لە هینایبینی لەبەرەوە سەرکوتی ئەمانە هیچ شتێک نییە کە پەردەپۆشی بکاتەوانە زۆر وازح و ئاشکراریانە بەڵام حەقیقەت ئەوەیە ئەم جوڵانەوەیە بەم سەرکوتە نەئەبوو پاشەخشەکە و ئەم جوڵانەوەیە نەئەبوو لە بەرامبەر ئەم سەرکوتەیە بەم جۆری کە بینیمان وای لێ بێ ئەگەر بەهاتایە و نەقس و کەم و کوڕی لە خۆشیە وجودی نەبووایە من پێم وایە ئەوەی کە پێشتر باسم کرد ئەو ئوفقە کە بەسەر ئەم جوڵانەوەی ئازاڵ بوو کارێکی کرد کە لە مەیدانی ڕێکخراوبوونە لە مەیدانی پێکهێنانی ڕایەڵە و تان و پۆل لە نێوان خەڵکە ئەمە کەم و کورد بێ یعنی تۆ حرەکەت و جوڵانەوەت بەس لە مەیدانی ئازادیە بینە و ڕۆژانە تۆ گەر لێوە بوویتە لە شاری سلێمانی ئەچوی بۆ مەیدانی ئازادی شۆڕش بوو ڕاپەڕین بوو هەموو شتێک بوو هەموو شتێکت ناو لێ بنایە بەڕاستی شتێکی داستانێکی زۆر بوو بەڵام ئەهاتیتە ئەولاوە 200 متر 300 متر لەولاترەوە خەڵک مەشغوڵی ژیانی ئاسایی خۆی بوو یعنی لەناو کارگەکانە لەناو دایرەکانە لەناو خوێندنگەکانە زانکۆی گرتەوە بە جۆرێک و لە ئەخیرەکانە خەریب هەنێک لە ئیعدادیەکانی شێگرتەوە بەڵام ئەمە خوێندنگایە ئەمە کارگەیە ئەمە دائیرەی دەوڵەتی ئەمە ئەو جێگانەیە کە خەڵک کاری لێکا و خەریکە بەرهەمیتیایەنێ ئەسڵ خەبەرێک لەمە نەبوو بەداخەوە کە هەتاکو ئەوانەی لە سەرای ئازادیشا بۆ خۆیان ئەم جوڵانەیان بەدەستەوە گرتبوو ئەهەمیەتی ئەمەیان درک پێ ناکرد یاخود چۆن بڵێم پێویستیان بەمە نەبوو چونکە ئەساساً ئوفقی حرەکەکە بەم جۆرە بوو کە باسم کرد و باسی لەوە نەبوو کە دەسەڵاتێک لە بنەوە بگۆڕێ ئاڵوگۆڕی بەسەرابێنێەوە خۆی بچێ بەرنامەی خۆی جێبەجێ کات و بیخاتە جێگای ئەمانە بە خاتری ئەمە بیرکردنەوە لەوە کە پێویستە ئێمە ڕێکخراوبین ڕێکخراو دروستکەین محلێکی لە ئیعرابا نەبوو و سەرنجام ئەم جوڵانەوەی توانجا هەرەوەی کە ساحەکەی پێچۆڵ کراوە ئەوانە تەواو بێ کۆتایی بێ لە حاڵێکە جوڵانەوەیە کە لەوێ قەتیز مابوو لەوێ مابووەوە ئەگەر بەهاتایە ڕەگوڕیشەی لەناو گەڕەکەکانە بەهێز بووە ئەگەر بەهاتایە ڕێکخراوی جەماوەری لەم سات و کاتەیە دروست بوو بووە تێک بەهاتایە ئەو دەم هەتاکو ئەگەر ساحەکەشە پێچۆڵ کردایە توانین لە شوێنی ترەوە دێژە بەخۆی بدا ئیدام بەخۆی بدا و شێوازی تر بووە خۆ دەرخستنوانە خۆ پیشاندان بچێتە گەڕەکەکان مانگرتن بچێتە کارگەکان و دەسەڵات ئەساسەن پەشیمانکێتەوە لەوەی کە بۆچی سەرای ئازادی چۆڵ کرد لێرە بوونایە باشتر بوو بەڵام ئەبینی ئەمە ڕووی نەدا و ئەمە بەڕاستی تر خۆ باشەقەینە ئەوە خۆ پیشاندان و هاتنە مەیدانی خەڵک بۆ سەر جادەکان لەگەڵ کوشت و بڕ و قەتڵ و عامە بەرەوە ڕۆبی خۆمانگرتن وانە خۆ تۆتوانی نەچیتەوە بۆ کارگە و کار نەکەی خۆتوانی لە دوکانەکە داخیت و بازار چۆڵکەی بەڵام ئەمانە نەکرا بەواقعی و ئەمە کە نەکرا من پێم وایە ئەمە
نەقیسەیەکی ئەساسی بوو لەناو ئەم جوڵانەوەیە کە ئوفقی سەرکەوتنی نەبوو و کەسیش نەهات ئەم ئوفقی پێبدا بەداخەوە من هەر تاکو هەموو هێزە چەپەکان و بما فيها حزبی کۆمونیستی کرێکاری کوردستانیش ئەو ئاسەوە ئوفقی لە بەردەبەر ئەم جوڵانەوەیە ڕانەکرد کە بە سەرکەوتنی بگەێنێ یعنی مەبەستمەوە نییە دیارە حزبی کۆمونیستی کرێکاری کوردستان کاری زۆر جدی و باشی کردووە لەم بوارەیە بۆ بەشداری کردن و ئەوانە بەڵام وەکو خاوەنی ئەم حرەکەیە کە ئوفقێک ئاسۆی بخاتە بەر دەبێم جوڵانەوەی کە بەرەو سەرکەوتن بچێ ئەمەی نەکرد ئەو پلاتفۆرم و نەخشانەی کە دایناوەوانە نەیتوانین جواب کەم و کوڕیانە باتەوە هۆی چی بوو نەیتوانی وا بکە من پێم وایە هۆیەکەی ئەوەیە ئەزانی چۆنە تەغییری سیاسی لە کوردستانە کەیفێتێکی تری هەیە هەر کۆمەلگایەک بە میکانیزمێکی دیاریکرا و ئاڵوگۆڕەکان تیانە ڕوئەدا کوردستان خصوصیتێکی هەیە کە لە هیچ کام لەم دەوڵەتانەی دەوروبەرا وجودی نییە خصوصیتێکە کە من ئاگام لێ بوو تۆ بە جۆرێک لە قسەکانتا لە پرسیارەکانتا لەگەڵ کاک فاروق ئاماژەت پێکرد زای چۆنە خصوصیتێک لە کوردستانە ئەوەیە تۆ لە میسرا ئەتوانی ڕژێمی سیاسی بڕوخێنی سەری ڕژێمەکە بێنیتە خوارەوە وەزارەتەکەی پێ هەڵوەشێنیتەوە دام و دەستگا ئەمنیەکانی هەتاکو بەعزێکی بڵین هەڵی وەشێنیتەوە کۆتایی پێبێنی بەڵام دەوڵەت لە جێگەی خۆی مێنێت دەوڵەت وەکو خۆی مێنێتەوە لەبەرەوە تۆ توانی بە بەشێک لە دەوڵەت کە من پێم وایە ئەمە لە سەرنجام جوڵانەوە شۆڕ جەڕانەکە هەتا لە میسریش بە جۆرێک گۆڵی لێکراوە سەرکەوتێکی زۆر ئەوسەری نییە بەشێکە لە سەرکەوتن هەنگایەکە بۆ پێشەوە بەڵام ئێستا شۆڕش لە میسریشا زۆری ماوە تۆ توانی بەشێک لە میسرا بەشێک لە دەوڵەت بەشێک لەوەی دام و دەستگای حکومەکە بیهێنی لەگەڵ خۆتا بۆ کۆتایی هێنان و بۆ لابردنی بەشەکەی تری لە کوردستانە ئەمە ممکن نییە و لە کوردستانە من پێم وایە ڕەوتی شۆڕش ڕەوتێکی زۆر زۆر کلاسیکی دەگرێ بەخۆیەوە یعنی تەواوی ئەو دام و دەستگایانی دامەزراوە لە کوردستان ئابێ لەناو بچێت بە پێشمەرگە بێ هەڵوەشێتەوە بەبەستمەوە نییە خەڵکەکانی هەموو لە ناوبەری بەڵام پێشمەرگە و دام و دەستگا بێ هەڵوەشێتەوە وەزارەتەکان هەمووی بێ هەڵوەشێتەوە پەرلەمان هەمووی بێ هەڵوەشێتەوە یعنی هەرچیت ئەم دوو حیزبە بەردوو بەرخستویانەتە سەرگێک بە عەقڵیت بە ممارەساتێکی میلیشیایی بە بەرژەوەندیەکی عەشیرەتی و میلیشیایی پێکهاتەوە بۆ مەرژەوەندی خۆیان پێکهاتەوە ئەمە کۆتایی بێ جا بۆەوەی هێزی ئەمە کۆکەیتەوە پێویست بەوەی کە یعنی خەریتەی ئاڵوگۆڕەکان بە باشی بناسی کوردستان خەسڵەتێکی تریشی ئەوەیە کە دەسەڵاتیای بە شێوەی هەرم نییە دووانیە مەسەلەن ئێستا خواستیەوە بەش دەکرێتەوە کە مەسعود بەرزانی نابێ خۆی کاندید کاتەوە بەشەوە خۆی کاندید نەکردەوە ئەسڵ سەرۆکایەتی هەرێم لە کوردستانە بۆیە مهمە لەبەرەوەی مەسعود بەرزانیە سەرۆکی هەرێمە لەبەرەوە نییە کە مەسعود بەرزانی بۆیە مهمە لەبەرەوەی سەرۆکی هەرێمە مەسعود بەرزانی بە حیزبەکەیەوە شتە بە میلیشیاکەیەوە شتە بەهینە نەک بەو دەستوری کە دایناوە وەڵام مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانە اینجا تۆ لە شوێنێکی ئاوایە کە دەسەڵات ئەم شکڵ هەرێمی نییە بەڵکو شکلی تۆڕی هەیە گرتنی دەسەڵات میکانیزمەکەی جیاوازە وانییە تۆ بێ هەموو دەسەڵاتەکە هەمی هەڵوەشێنێتەوە ئەنجا بە معنای پێشڕەوی حرەکەتە بێ ئەم جوڵانەوەی لە سلێمانیا بە وای لە سلێمانی دەسەڵاتی بگرتایە ئەوایە نەخشە بۆ ئەوە هەبوایە لە سلێمانیە ئەم جوڵانەوەی ئەم ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادیە دەسەڵاتی بگرتایە و لێرەوە ئەم حەڵقە زەعیفەی بگرتایە و بڕوشتای بۆ حەڵقە بەقوتەکانی تری بە بڕوای من ئەگەر ئەم سەرکەوتنە لە سلێمانیا دروست بووایە و ئەو ڕۆژەی کە ئەنجومەنی کاتی مەیدانی ئازادی چمشێکی لە دەسەڵاتی سیاسی لە سلێمانیا بەدەستەوە بووایە هەولێری ڕاپەڕینێت پرسیارێک هەر لەسەر ئیدامەیان پرسیارێتەوە ڕخنێکی کە گوایە داواکاری ڕوخانی حکوومەت پەلەکردن بوو لایەن ئەنجومەنی ئازادی من خۆم نازانم داوای شتیوان کردووە ئاسان ڕوخانی حکوومەت یا ڕوخان بڕوخێ داواکاری خواستی خەڵکە ئەم خواستەش سەرنجام تراکومێک هێناوێتی وانیە لە خۆیەوە هاتبێ خەڵک شێت نەبوو لە دابارێتە سەرجادە بڵێ بڕوخێ ئەسان خەڵک لە 2005-2006 خۆپیشاندانەکە 2007 بە جۆرێک خۆپیشاندانی ئەنجام داوە خۆپیشاندانی کردو هاتوتە سەرجادە بۆ کارەبا ئەبێت لە وڵاتێکە 20 ساڵە بەدەست چەنە 15 ساڵ بۆ وەختە بەدەست ئێوەیە من بۆ ئەبێ ڕۆژی 3 ساعت کارەبام هەبێت لەسەرەوە تەقیان لە خەڵک کرد لەبەرەوە خەڵک بووی معلوم بوو ئەم جارە بێتە سەرجادە بێ بڕوخێ و ئەم خواستێک نێت تۆنجابی خەیتە ژێر میکروسکۆپەوە ئەمە ڕاستەیە ڕاز نییە خەڵک بەم خواستەوە هاتوتە مەیدان تۆ وەکو هێزێکی سیاسی وەکو حیزبێکی سیاسی نابێت تەختی ئەی خواستی خەڵکەکەی نابێت وڵی خەڵکی نەم خواستەتان هەڵەیە ئەبێ ڕێگایەک دۆزیتەوە بۆی کە ئەم خواستە بەدی بێ یا ڕێگایەک دۆزیتەوە خەڵک لەم خواستە نزیک بێتەوە نەگە ئەمە خواستە لابەرن وەرن باسی کرێ بکەن خەڵک بۆ ناتۆتە مەیدان خەڵک بۆ کارەبا ناتۆتە مەیدان ئەزانێ ئەم دەسەڵاتە کارەبای بۆ ناچێ ئەزانێ ئەم دەسەڵاتە دەسەڵاتێک نییە لە چاکسازی بێت ئەم دەسەڵاتە دەسەڵاتێکی عەشیرەتی مافیاییە یەک بەر لە دیوارەکەی خۆی
دەربێنێ هەمووی بیناکەی هەرس دێنێ لەبەرەوەی واقعا لەگەڵ مەدەنیەتێکە کە خۆی خەریکە مەجبورە لە مجتەمەعا پەرەی پێبدا لەگەڵ مەدەنیەتە نایەتەوە لە تەناقوزێکی گەورەیە ڕاوەستاوە ئەم دەسەڵاتە و لەبەر ئەمە من پێم وایە باسکردن لەسەرەوەی کە ئەم خواستە هەڵە بوو ئەبێ بگەڕێنەوە یاخود ئێستا ئێستیتاژەکەمان چی بێ لەمە دوای بێ بڕۆین خواستی تر بێنین باسی زیادکردنی کرێ بکەین باسی خواستە کرێکارەکان بکەین هەموو ئەمانە مثبەتن دروستن بەڵام وانە خەڵک ئەمڕۆ خواستی ڕوخانە بە خواستی ڕوخانەوە هاتۆتە مەیدان هەتا ئێستاش خواستی ڕوخانی هەیە تۆ گەر هێزێکی سیاسیت ئەتەوێت پێشڕەوایەتی خەڵک ئێبێ بەرنامە بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم خواستە دابڕێژی و بڕۆی ببی بە پێشڕەوی ئەم جوڵانەوەیە و ئەمە ئەتوانێت یعنی هەتا ڕێکخراو دروستکردن پابندی ئەمەیە چەنە هێزێک ئەتوانێت تعبیر لەم خواستی خەڵک بکە و تاکتیکێک و استراتیجێک لەسەر ئەساسی دیراسەیەکی نەک لەسەر ئەساسی ئەوەی لە کتێبی فڵان کتێبە لە 1970 و پێش 1970 چی نووسراوە لە فڵانە تەجروبەی تەریش خۆمانە لە ئێرانە چۆنی بووە چۆنی جوڵانەوە لە پێشە خواست مەطرحەکە دوای ئەگا بە شۆڕ لەسەر ئەساسی ئەمانە ناوەرە دیراسەی واقعی ئێستەی کوردستان کە لەسەر ئەساسی ئەمە بەرنامە و پلاتفۆرمێدانێ ئەمە ئەتوانێت هێزەکانی خەڵکی لە دەوری تۆ کۆکاتەوە و خۆشی بەڕێکخراوکردن لە مەکراوبوون نزیک بێتەوە پەیوەندێکی تەلەفۆنیمانێ فەرموو بەیانی باش کاک بەکرد بەیانیتان باش لە لەندەنەوە قساکەم حەزم کرد یەکدانە پرسیار لەو بەڕێزە بکەم فەرموو چکە ئێساوتی خەڵق قەناعەتی وایە کە بێ ئەم دەسەڵاتە بڕەوە بەڵام من وا هەستەکەم من لەگەڵ ئەو برادرە اختلافم هەیە هەستەکەم خەڵک لە ئازار قەناعەتی وا نییە کە بێ ئەم دەسەڵاتە بڕوا بۆیە پاش 62 ڕۆژ بە مەجموعەیە خەڵک هاتنە سەر جادە یعنی بورە مجموعەی پێشمەرگە هاتنە سەر جادە خەڵک ڕۆشتەوانێ لە ئازار خەڵق قەناعەتی وایە کە ئەم دەسەڵاتە گۆڕانکاریی بۆکە یعنی ئەم شکە لە دڵی خەڵک هەر هەیە ئەم بۆیە تەسەوور ناکەم خەڵق قەناعەتی وایە وڵات بێسمێنە بێنە سەر جادە کە بێت بڕوا ممکنە ئەمە ڕێی مجموعەیە خەڵک بێ دەور و پشتی کاک شەماڵ ئەمە وایە نخبەیەک قەناعەتی وایە بەڵام خەڵک بەگشتی من ئەو انتباعمدا دروست نەبوو کە ئەیانەوێ بڕوا ئەم هینەوە لەبەرەی کوا لە ئازار شتی هەیە کە ئەم دەسەڵاتە ئەتوانێ شتێکی بۆ بکە یعنی هەوەتا ئەمە خۆش باوەڕێیە بەڵام لە ئازار ماوە ئەوە زۆر سپاس کاک شەماڵ بەڵێ من پێم وانە من پێم وایە خەڵک بە خواستی ڕوخان هاتۆتە مەیدان و لەوێ لە مەیدانی ئازادی بووینایە ئەم خواست بە لە دەموچاوی خەڵکە ئەخوێنەوە لە هوتافی خەڵکە ئەچخوێنەوە لە تەسویری خەڵکە ئەچخوێنەوە وانە خەڵک بۆ ڕوخاندنی ئەمانە هاتبووە مەیدان و ئەویز ئەمانە لە ناو بەوە بڕۆن ئەمانە ڕاماڵێ بەڵام ئەزانی چۆنە تەناقوزێکی گەورە لە بینی ئەو خواستە هەیە کە خەڵک هەیەی و لەگەڵ قووەتی ئەم جوڵانەوەیە بۆ جێبەجێکردنی ئەم تەناقوزە بەوە حەل ناکرێتەوە خواستەکان بێنیتە خوارەوە ئەم تەناقوزە بەوە حەلەکرێتەوە هێزی خەڵک بێنیتەوە ئاسێک کە بتوانێت جێبەجێکە چونکە ئەگەر وا بێ مەسەلەن ئەمە نەبوو بە دەرز وەرگرتن لە جوڵانەوەیە کە هاتووە مەیدان بۆ ڕوخان کە بڵێن دەی لەمە دووە ئەچین خەریکی خواستەکانە بین لەمە دووە خواست بەسەر دەسەڵاتە تەنفیزەکەن جێبەجێکەی من پێم وانە خەڵک لەو وەهمە ڕزگاری بووە و ئاخر باشە چی ئەم وەهمەی بدایە بە خەڵک 62 ڕۆژ لەسەر جادە بوون وتیان کەسێک ئەناسین لە فلانە جێگە ناوی ئەوەیە ڕسمەکەی ئەوەتە فلان کەسە کوڕی فلان کەسە فلانە سەعات لە فلانە ڕۆژە لە فلانە جێگا تەقەی کرد ئەوە خەڵکەی کوشت بهێنن بۆ دادگەر نەیانهێنا یعنی بوو ئەبێ ئەم خەڵکەم تەوهمەی بوو بێ من بڕوام بەوە نییە ئەم دەسەڵاتە توانی بێتی ئەم وەهمە لە لای خەڵک دروستکە کە ئەوە توانێت شتێکی بۆ بکە بەڵام مەسەلەکە ئەوەیە خەڵک کە قووەتی بەسەر مەسەلەکەیان ناشتێ قووەتی بەسەر جێبەجێکردنی خواستەکانی خۆیان ناشتێ پاشەکشا کاچێتە ماڵەوە و ئەم جارە خەڵک بێتەوە مەیدان بۆ ئەوە نایەتەوە مەیدان بڵێ کارە باچاکە ئەم جارش خەڵک بێتەوە مەیدان بۆ ڕوخان دێتەوە مەیدان دیارە مەیدان مەبەستم ئەوەیە کە ئەو حرەکەی کە دروست بوو کە پێک هات هەر بۆ ئەوە دێتەوە مەیدان و خۆشیان ئەوانە من واناڵێم ئەوە لە سلێمانی فەریدە سەرد و چێ ئەوانە کە خۆیان بەشێک لە دام و دەستگاکانی دەسەڵاتن واڵێن ئەڵێن جوڵانەوەیکی ڕادیکاڵتر قوڵتر لە ئارایە ئەگەر ئەو خواستانەوان واڵێن گە خواستەکانی خەڵک جێبەجێ نەکریان جارە زۆر تونتر لە مەیدانە ئامادا بێتەوە من پێم وایە ئەم جوڵانەوە جەماوەریە جاریشتر بێتەوە مەیدان بە توندی بە قووەتێک و بەهێزێکی گەورەوە دێتە مەیدان چونکە خەڵک بەجیاواز لە سیاسەکان خەڵک خەسیسەیەکی هەیە شتی هەڵە دووبارە ناکاتەوە سیاسەکان باشیان نیە سیاسەکان هەموو عمریان هەڵە دووبارەکەنەوە ژیان لێ نیە بەڵام خەڵک وانە
خەڵک هەڵەیەکی کرد ناچێتەوە سەری جارێکی تر ئەمەی کە بینی مەسەلەن کە بینی ئەم تەجروبەی تاقی کردەوە ئەم تەجروبەی بەسەرکەوتن جاش کە دووبارەی ناکاتەوە ئەچێت خۆی ئامادەکەم جارە بە ئامادەییەوە دێمەوە من پێم وایە ئەبێ هێزە شۆڕژێڕەکان ئەگەر ئەیانەوە جەماوەر بێنەوە مەیدان بۆ ئاڵوگۆڕی شۆڕژێڕانە ئەبێت جواب بۆ کەم و کوڕیانی ئەم حرەکەتە بنەوە و بیهێنە ئاشتی توانایی ئەوەی هەبێت کە بتوانێت لەم خواستەوە بەدیهێنانی ئەم خواستە دەزی پێوەجێکی تەلەفۆنی مای فەرمۆ ئەم کاتتان باش کاتی خۆتان ئەمێ پرسیارێ بکەم فەرمۆ وەکو خۆت دووتت لە ئەوڵەوە لە سووریا بوو پەڕی درڕندەیەوە یعنی بەگژی خەڵکەکە ڕاتەوە بەس خەڵکەکە هەر سوورە لەسەر ماوەتەوە لەسەر جادە و ئەم شتانە بەس لە کوردستان 62 ڕۆژ لەسەر جادە بوون نازان ئەو تونوتوژی سووریا بەکار نەهات دوای وەکو ئەو برادری پێش ئێستا وتی ئیمانیان بە گۆڕانکاری هەیە خەڵکەکە ڕۆیشتە ماڵەوە بەس ئێستا کاکسەماڵ ئەوێ ئینکاری لەوە بکە ئینکاری لەوە بکە کە ئەمانی کوردستان کاربەدەستان لەوانەی سووریا دڕندەترن بەس من ئەڵێم وانییە بەڵێ پرسیارەکەمە بوو بەڵێ زۆر سپاس کاکسەماڵ من پێم وایە بەرحاڵ دڕندەتر نین وانە نازانم ویسان وەختێک گەتەکەوێتە وەزعێتێکی ئەوەوە گەر لێو بلێ بپرسد پێت خۆشە چی بتخوا شێر بوو خوایە خود دڕندەیەکی تروەمارە زۆر بۆی فەرق ناکە یعنی ئەوە بە ئەدەتە دەڕجی دڕندە یەکەم زۆر هینێک نییە بەڵام من بنوا ئەزانم کە توانایی سەرکوت و قەمە ئەوە توانایی کە بەدەستی ڕژێمی سووریا بۆ بەدەستی پارتی و یەکێتیەوە وا زۆر خراپتریشانە کرد بەڵام مەسەلەکە ئەوەیە من ئەمە لەو جوغزە دەرچێشم ینی باس و مناقەشە نێت لەسەرەوەی چێ دڕندێ و چێ دڕندە نییە من زۆرتر بە شوێن ئەوە بووم کە بڵێم ئەم جوڵانەوەی و ئەم حرەکەیە کە لە کوردستانە هەیە شتی تر وای کرد بڕاتە ماڵەوە تەنها سەرکوت نەبوو سەرکوت نەبووە ئەمایەوە بە شێوازێکی تری نەبوو یاخود ممکن بوو بەسەر کەم و کوڕەکانی خۆیان زاڵ سەرکوتیش بردیەوە ماڵەوە بەڵام هەر سەرکوت نەبوو بە ناکرێ هەموو شتەکە بینە پاڵەوەی دەوی حرەکەی سەرکوت کراوە هێزێکی وهاتە مەیدان نەیتوانی خەڵک لە بەرامبەریان ڕاوەستی خۆ خەڵک خۆی ئەساسەن هاتبووە مەیدان لە بەرامبەرم هێزیان ڕاوەستێ بۆ نەیتوانی لە بەرامبەریان ڕاوەستێ بە سوالێکە کە بێ جواب بدرێت من ڕوونکردنەوەی حقایەتێکی سێری هاوڵاتێکی هەولێرتان بۆ بجەڕمەوە کە بە تەلەفۆن بە منی وتۆویشەوەیە کە مەبەستی سەرەکی من لە هێنانیان پرسیارە چ لەگەڵ تۆ چ لەگەڵ فارۆ ڕەفیقانەوە بە هاوڵاتێکی هەولێرەڵێ کە زۆر قسە لە سەرواکە هەولێر تەنراوە میلیتاریزە کراوە خەڵک نایە بەڵام هاوڵاتێکی هەولێر کاتێک کە زانین لە بەرامبەریان لەشکر ڕاگیراوە خواستێکە لە ناو شارەکانی کوردستانە بەرزکراوەتەوە تا ئەو کاتێک کە وردە ئەنجومەنی سەرای ئازادیە بێ بە شوێنی کۆبوونەوەی خەڵکانی ئێم دوو شیعارەڵێەوە چ خواتەوە چ بە شوێنی شتەگە ڕەوسە عاسیێتەوە ناوی دەوامی دویان لێ نابوو تا ئەو کاتەی ئەم پەیامە ناچێتە سەرەوەی کە ئەم سوڵتەیە بڕوا کە من نایبینم لە خێتابی ڕەسمیە هاوڵاتێکی هەولێریش پەیوانیە بێتە سەر شەقام خۆی با بە پشت و شەق لە خۆی هەڵا لەبەرەوەی کە ئیسلاحەیەکە کاتێ ئەو چەکی دنیا بەسەریەوە ڕاگیراوە یعنی ئەوەی کە خەڵکی سووریاواکە بێتە سەر شەقام نەگەڕێتەوەی کە ڕێک بڕیاریەوە بێتە سەڵات بڕوا لای ئێمە بڕیاری نایە بۆیە ئەچێتەوە ماڵەوە دانیشە نا بڕیاری داوە دەسەڵات بڕوا و مەسەلەکەشی ئەوەیە کە بۆ دەسەڵات ڕۆیشتن نەبێ بۆ شتی تر نایەتە مەیدان و قسەی تۆ خۆت پێچەوانەی ئەوە ئەسەرفێنێکە باسێکی وانێ بڕیاری داوە لە هەولێرا بۆیە نایەتە مەیدان لەبەرەوەی ئێوێ کە وەختی هاتە مەیدان کوژرا دەسەڵات بڕوایی تر نەک بێتە مەیدان و بکوژرێت و بخرێتە سژنەوە بە خاتری ئەوەی کە چوزارم فلانە ئازادی سیاسی یا قانونی خۆپیشاندان کۆتایی پێبێ بۆ ئەمە نایە خەڵک بووەوە جانفیداییەکە و خۆی بەختەکە چونکە ئەم شتە لەباری سایکۆلۆژی جەمعیەوە مەسەلەیەکی مهمە یعنی تۆ وەختێک حرەکەتێک نەک تەنها گەیشتۆتە جێگایە بەڵکو ئەمەلی سەرکەوتنیش لە خۆی ئەبینێ و ئوفوقێک ئاسۆیەک بە شک ئەبا کە بەس دەوری و ئاسۆیە شکڵ بگرێت و ڕێکخراو بێت و ئەوانە بە سەرنجامەکە ئەو وەختە گوێی لە قوربانی نییە چونکە مەسەلەن باسەکە نەڵێن لە میسر قوربانێکی وا نەدراوانە 1000 کەس کوژراوە ئەو ئێستا ئیحسایەتەکان بینەکە لە تونسا بە چەند ڕۆژێک وانە ئەنوت یازم 80 کەس ئێستا معلوم بۆ 300 کەس کوژراوە بێجگە لە برینار و پێشگەلەوانە ئەوە لە سووریایە ساڵێن 1100 و 1200 معلوم نییە چەند هزار کەس بێسەر و شوێن کراوە ئەکوژرێ سەرنجام لەم جوڵانەوە بەڵام مەسەلەکە ئەوەیە بە ڕاست یان ناڕاست خەڵک پێی وایە کە ئەم جوڵانەوەی ئەو بە سەرکەوتن ئەگا بۆیە قوربانی بۆ ئەدا
مشکلەکە ئەوەیە لە کوردستانە خەڵک خواستی ئەوەی هەیە کام دەسەڵاتە ئەبێ بڕڵە بەڵام ئەو ئوفقە ئەو ئاسووری کە ئەیگەێنێ بەم خواستە لە لای ڕوون نییە و هیچ هێزێکی سیاسیشی لە پێش خۆیەوە نەبینی کە بڵێ وەرە شوێنم کەوە من 1 و 2 3 و 4 بەم خەتەواتانەیە ئەڕۆم سەرنجامەکەم بەوە ئەگەر نا خەڵک ئامادەی قوربانی زۆرترە بووە مقاومەتیشی زۆرترە بوو لە بەرامبەر شەماڵ پرسیارێک لە یەکەم ڕخنێکی تایبەتی نییە لە گۆڕان ئەڵێ من ریفۆرمی سڵتاکەم مەجموعە شەرت و شروتی داناوە چەندێک عملین چەندێک عملێنین لە ناو بزوتنەوە سیاسەکانی کۆمەلگای کوردستانەوەی کە تەسیری بەهۆی مێدیاوە لەسەر شەقامەیە کەناڵە تەلەڤیزیۆنەکان ئەو ئیسلامانە کە ڕەنگە لە ساڵ و دەنگیان نەبێ کەناڵی چیان هەیە کاریگەری لەسەر شەقامدانێ ئەم تەسەورە پێ دوایە منیش پێم وایە خەڵک نەفرەتێکی زۆری لە سەڵاتی بڕوە بەڵام لە باری عملیەوە ئەم پەیامە نابیسرێت هەم لە تۆی کۆمونیستەوە نەبیسراوە هەمیش لە گۆڕان و ئیسلامەکانەوە نەبیسراوە ئەوە دروستە و زۆر ڕاستە زانین چۆن جارێک گۆڕان ئەسڵەن مەسەلەی ڕۆیشتنی دەسەڵات نییە گۆڕان مەسەلەی ڕۆشتنی دەسەڵات نیە سەیری کە سەرکوت و قەمع لە وڵاتەکانی وەکو وڵاتی ئێمە یا ضرورەتێکی بەڕێوەبردننی ئەم ئابووری و ئەم اقتصادی لە وڵاتەیە هەموو توێژەکانی بۆژوازی هەموو ئەوانەی کە بەشێکن لە چینی باڵا دەست و چینی خاوەن پارە و پول و خاوەن سەرمایە لە مجتەمەع قازانجە لەم قەمع و سەرکوتە هەیە لە کوردستان خەسیسەیەکی کوردستانەوەی قەمع و سەرکوت لە ڕێگەی جیهازێکی حیزبی و مافیایی و عشیرەتی وەچێتە پێشەوە ئەم دام و دۆزگایە کە هەیە لەناو کۆمەڵگەی کوردستانە ئێستا ئەلتەرناتیویەکی تر کە بۆژوازی بتوانێت سەرکوتی خۆی لە ڕێگەوە ئیدامە بە سەرمایه‌داران بتوانن ئەو گرتنێک کە کۆمەڵگایان گرت و گوشیویانە درێژەی پێ بدەن ئەلتەرناتیوی وجودی نییە مەسەن لە ئێرانە تۆ ڕۆژێوی شادە ڕوخان دام و دەستگای دینی هەبوو لە هینا لە میسرا بۆیە ڕازیە بن کە حوسنی مبارەک بڕوات و جێگە چۆڵکە لەبەرەوەی دام و دەستگای جێژ مەوجودە دووبارە توانێت سەرکوتەکە ڕابگرێتەوە یەکەم شت وتی خۆپیشاندان و مانگرتنە کرێکارەکان کۆتایی پێبێنن لە دەستوری شابڕیاریان داوە کە ئەحزابی طبقی قبول ناکەن باشە ئەمانە وجودی هەیە لە کوردستانە ئەمە نییە لەبەرەوە گۆڕانیش و ئیسلامیەکانیش نەک لەبەر خاتریەوەی سازشکارن ئازارم چین مەسلحەت و بەرژەوەندی طبقاتی خۆیانە نایەنێ ئەم داوام دەستگای کۆتایی پێبێن لەبەرەوە شعاری ڕوخانی ئەوان شعاری هەڵوەشانەوەی حکومەتە شعاری هەڵوەشانەوەی حتا ئەگەر زۆر بڕۆن پەرلەمانە بەڵام هەتا بەرامبەر بە سەرۆکایەتی هەرێمش قسەیەکی وایان نەکرد یعنی سەرنجام ئەوان تعدیلاتێکیان ئەوێ لەوێ بەڵام بەنسبەت کۆمونیستەکانەوە بەنسبەت چەپەکانەوە بە بڕوای من ئەمە هەڵەیەکی مێژوویە کە بیکەن هەڵەیەکی مێژوویە کە نەبن بە خاوەنی ئەم دروشمە و نەبن بە خاوەنی ئەم شیعارە و ئەمڕۆ ڕادیکالترین بەرنامە لێبڕاوترین یان بڵێن چۆن ئەو سەرگیرترین بەرنامە لەناو مجتەمەع تەبلیغ نەکەن چونکە تەنها ئەم هێزە ئەم جەبهەی کۆمونیستەکان و چەپ و کرێکارانن لە کوردستانە کە ئاڵوگۆڕی ڕیشەیانەوێ ئەگەر ئەمە قسەکەری هەبێ بڵێن ئەو کەسەی کە بە زمانیەوە قساکاتەوەوانە بە ئاشکرا لە ئاستی مجتەمەع هەوڵدا هێز کۆ بکاتەوە ئەتوانێت بیبە ئەگەر نەیکایترەوە خەڵەیەکی مێژووی گەوراتە لە بێژی خۆیان شەماڵ ئاخرین پرسیارەوەیە کە ئێستا دانیشتێکی لە بینی ئۆپۆزیسیۆنە لە بینی دەسەڵاتە هیچ ئاماژەیە کە بینڕێکە دەسەڵات شتێک قبول کات لە سادەترین خواستێکەوە کە ئۆپۆزیسیۆنە باتە سەر مێزی مفاوەزات من سەی شتێکی ئاوام نەبینیوە ئەوەی کە بینیومە ئاخر قسەیانەوە بووە کە باسییان کردووە لە تەصریحاتانە سادەترین خواستەکە چی بێ سادەترین خواست گرتنی و کەسانێک کە تەقیان لەخەتدو خەڵکیان کوشتووە کە دیارە ئەمە خواستێکە لە مەجرای حرەکەکەی هاتووەتە مەیدان خواستی ئەسڵی حرەکەکە ئەوەش نییە بەمە سادەترین خواستە ئەم سادەترین خواستە بە ئاشکرا ڕایگەیانەوە ئێوە ئەو کەسانەی کە بەردیان گرتووەتە سەر دابوون دەستگاکان و سەر بنکەی هاتوونەتە سەر بارەگای پارتی ئەوانە تەسلیم بە دادگا بکەن ئێمەش تەسلیم تاوانبارەکان تەسلیم بە دادگاکەین یعنی من بوومە لە جاتی ئۆپۆزیسیۆن یا لە جاتی هەر کە لەوانی کە ئاوا خەریکن قسە و باسەکەن هەموو داخل ئەوانی کە بەردیان گرتە لقی چواروانە کوژراون لە چۆ بیانهێنن تەسلیم بە دادگایان کەم تۆ تاوانبارەکانت تەسلیم بە دادگاکە بەرحەڵ من بەسمەوەیە کە ئەم سادەترین خواستە شتا ئێستا ئەوە جوابەدرێتەوە من پێم وانییە هیچ ئاماژەیەک بەوە هەبێ کە ئەمانە جێبەجێ ئەمەی ئەکرێ دەموچایەسە دوو دەموچاو دەسەڵاتیان بووە ئەقساشتی کە ئەمە بیگاتێ ئەوە یەکان دوو دەموچاو دەیە پێنج دەموچاو ئەم سێ حیزبەی تریشکە لە ئۆپۆزیسیۆنان بەشی خۆیان و بەشی خۆیان نەک بە معنای بەشی بودجە و بەشی ئەوە بەشی بڵێن بودجەی حیزبەکان بەشی خۆیان وەکو دەسەڵات بۆ ئیستیفادەکردن لەو سەروەت و سامانەی کە ئەم دوو حیزبە کۆنتڕۆڵیان کردو بەشی خۆیان لەوەی وەربگرن ئەو وەختە من پێم وایە ئەمە ئەقسا شتەکە بتوانێت ئەم گفتوگۆیانە پێی بگا بەڵام من پێم وایە وەزعیەتەکە بە جۆرێکە کە ئۆپۆزیسیۆنیش ڕیسکی ئەوە ناکات لێ ئێستایە ئەو کارە بکە
من پێم وایە جارێ وەختی ماوەکە ئۆپۆزیسیۆن پەنابەرێتە بەر ئەو سازشە ئاشکرا و معلومە لە بەرامبەر یەکێتی پارتیە. پێت وایە ئەم دانیشتانە ئاخر پرسە پێت وایە ئەم دانیشتانە ڕێی شەقامی ئێمە بگۆڕێ ئیتر یعنی یەک زەڕە پێم وانە کاریگەری دانێ بۆچی کاریگەری دانێ بۆ ماوەیەک ممکنە جۆرێک بێئومێدی زۆرتر دروستکا لە لای خەڵکوانە بەڵام ئەوەی کە ڕێی شەقام بگۆڕێ زای چۆنە تۆ لەحەزاتێک هەیە لەحەزاتێکی معەن هەیە لە تاریخە کەشتی تیا دروست بوو دواتر ناگەڕێتەوە دوعاوە تۆ کە لەسەر جادە لە بەرامبەر خەڵکێکە کە خۆپیشاندان ئەکا خەڵکی خۆتن ئەڵێ من نوێنەری ئێوە من حیزبی ئێوە من هێزی ئێوە من حکومەتی ئێوەم لە بەرامبەر ئەو خەڵکەیە لەبەرەوەی بەردی هاویشتۆ مناڵی 12 ساڵە کوژی ئەمە بیری خەڵک ناچێتەوە و تازە ئەو پردە پسا لە بینی دەسەڵات و جەماوەری کوردستانە لە بینی خەڵکی کوردستان و دەسەڵاتە ئەو پردە پسا تازە جارێکی تر ئەم دەسەڵاتە ناچێتەوە ئەو شوێنە و ئەو شەرعیەتە ئەو لیجیتمەسی کە هەیبوو ئەو شەرعیەتی کە بە خۆیدا بۆ شەرعیەتە کۆتایی هات خۆی هەموو دەسەڵاتێک دەسەر دوو کۆڵەکە ئاوەست یەکیشیان سەرکەوت و قەمع و یەکیشیان تەوەهومە یاخود ئەو شتەیە کە پێڵێن شەرعیەت ئەمانەش بە پێچەوانەی یەکترە گونجێ ئەنی تۆ چەندێک دەسەڵات شەرعیەتەکەی زۆرتر بێ قەمع و ئیرهابەکەی کەمترە و چەندێک دەسەڵات شەرعیەتی کەم بێ قەمع و ئیرهابەکەی زیاترە بێ ئەو ڕۆژەی کە تەقیان لە خەڵک کرد و خەڵکیان لەسەر جادە کوژ لەبەرەوەی شوشەی پەنجەرەکانیان شکاوە و ئەو ڕۆژەی هێزیان خستە سەر جادەوە بە هێز خەڵکیان بردەوە بۆ ماڵەوە ئەو ڕۆژە بە خەڵکیان وت کە ئێمە ئیتر لەمەودا شەرعیەتمان نەما خۆیان ئیمزایان کرد بەبەستم وایە هینە مەمە جازیە بەڵام خۆیان ئیمزایان کرد کە ئێمە شەرعیەتمان نیە لەمەودا بە هێز حکومەکەیت لەبەرەوە ڕێی خەڵک لەسەر ئەم دەسەڵاتە قابلی گۆڕان نییە. شەماڵ سپاس بۆی کە لەگەڵ مامۆی ئەگەر دوا قسە پێت فەرموو. زۆر سپاسی ئێوە کەم و دەستان خۆش بێ پێم وایە بێ هەموو شتێکمان باس کرد دەستان خۆش بێ. سپاس بۆی کە لەگەڵ مام جۆگرانی خۆشەویست بەڕێزان شەماڵ عەلی فاروق ڕەفیقمان لەگەڵ بوو بۆ هەڵسەنگانی خۆپیشاندانەکان ئەو ڕووتور و داوانەی کە چەند مانگێک کۆمەلگای کوردستانی ئێمە بە خۆی و مەشغوڵەکە